سڵاوی خۆی گەورەتان لێبێ هاوڕێیان، خۆشحاڵم کە دووبارە لە ڤیدیۆیەکی نوێدا گەڕامەوە لای ئێوەی ئازیز و خۆشەویست. یەکێک لە کێشە گەورەکان بریتیە لە پاراستنی کەسە بەناوبانگەکان لەو بەربەستانی کە ڕوبەڕوویان دەبێتەوە لەسەر شەقامەکاندا. بەرپرسیارەتی پاسەوانە تایبەتەکان تەنها پاراستنی کەسە بەناوبانگەکان نییە لە هەوادارە ملیۆنیەکانیان، بەڵکو ناسار دەبن وێنەگرەکانیش دوور بخەنەوە و پاڵیان پێوە بنێن، وەلەو کاتانشدا ناوبانگێکی گەورە پەیدا دەکەن و دەبنێت جێگەی باس و خواز لای هاوڵاتیان. بەمەژوەمان دەردەکەوێت کە هەندێک پاسەوان هەیە ناتوانانی بە ئاسانی لیان نزیک ببیتەوە وتیان بپەڕێنیت. بۆیە ئەمڕۆ باسی دە کەسی بەناوبانگ دەکەین کە لە ڕووی پاسەوانەتیەوە گەلێک بە باشی دەپارێزرێن. ببە براوەی $50 کارتی ئاسیا تەنها بە سبسکرایبکردنی ئەم کەناڵە. هەر ئێستا سبسکرایبی کەناڵەکەی کاکە یونس بکەن و کۆمنت بە ئەو ڤیدیۆ بنووسن کە لیnkەکەی بۆتان داناوە. ڕاستەوخۆ ناوتان دەسێتە تیر و پشکەوت بۆ برنەوەی $50 کارتی ئاسیا. لەگەڵ گەشتنی کەناڵەکە بە 10,000 سبسکرایب ڕاستەوخۆ تیر و پشکەکە ئەنجام دەدات و ڕێژێکی کەمیشی ماوە، بۆیە ئەو هەلە لە دەستی خۆتان مەدەن. هەر ئێستا سبسکرایبی کەناڵەکەی بکەن و کۆمنت بۆ ئەو ڤیدیۆ بنووسن کە لیnkەکەی بۆتان داناوە و دڵنیابن پەشیمانش نابنەوە. کەناڵەکەی کاکە یونس کەناڵێکی زۆر جوانە، هەمیشە لایڤ یاریەکانی تێدا دەکاتەوە و ئێوەش دەتوان لەگەڵ لایڤەکانی کاکە یونسدا کاتێکی خۆش بەسەر ببەن. پاسەوانی تایبەتی بێلا حەدید. پاسەوانی تایبەتی فاشیۆن و مۆدێل بێلا حەدید چاوی زۆر کەسی لە فاشیۆن و مۆدێل و ڕۆژنامەنووسەکانی بۆ خۆی ڕاکێشاوە، ئەویش لە ڕێگەی ئەم چاوە سەوزان و لە شولارەی کە لە جەستن ستێتمان و پرۆزوێلاس دەچێت. گۆڤاری فۆڕێک بەشێکی تەواوی لەسەر ئەم پاسەوانە بڵاو کردوێتەوە و باسی ئەوەی تێدا کردووە کە چاوە سەوزەکانی سامی زۆری بۆ پەیدا کردووە. ئەم گۆڤارە دەڵێت ئەم پاسەوانە ڕاهێنانی تایبەتی پێکراوە، بەڵام تا ئێستا نەزانراوە کێیە و نازنامەکەی نادیارە و نازانرێت کێ و لەکوێوە هاتووە. یۆلیۆس دیپۆر پاسەوانی تەپڵ لێدەری بەناوبانگ یۆنسایە، هەروەها پاسەوانەکەی بە 5 زمان قسە دەکات و کۆمپانیەکی هەیە کە تێیدا خزمەتگوزاری پاراستن دابین دەکات. هەروەها شارەزاییەکی زۆریشی هەیە لە بواری پاسەوانیتیدا کە لە تەمەنێکی زۆر کەمدا بۆ بە پاسەوان. لەلای ئەو وەفا هەموو شتێکە، چونکە بەمانای پاراستن و بنەمای کارکردن و تێکۆشان دێ لەلای ئەو. هەروەها خاوەنی کۆمپانیایەکە و تەمەنیشی تەنها 24 ساڵە، بەڵام زۆر شانازی دەکات و دڵخۆشە بە پارێزگاریکردنی کەسانی وەکو یۆنگسای. سام مۆرز زانیاری فەرمیبوونی نییە لەسەر سامی مۆرز لە ئینتەرنێت. ئەم پیاوە سەرنجڕاکێش و قۆزە، هەروەها هەمیشە لەگەڵ دانیا ڕانکلێف لە فلیمی هاری پۆتەر دەردەکەوێت. زۆرینەی هەواداران ئەم پیاوە ناناسن، بەڵام هێزەکەیمان بۆ دەردەکەوێت بە بینینی ئەو باڵا بەرزەی و لە شولارەی. هەروەها دانی زۆر متمانەی پێیەتی، هەرگیز بە تەنها بەجێی ناهێڵێت. مارتن کریستن پاسەوانی تایبەتی فاشیۆن و مۆدێل ئایدن کلام و 4 منداڵەکەیەتی کە توانیوێتی سەرنجی زۆرێک لە وێنەگرەکانی ڕابکێشێت. هەروەها ماوەیەکی زۆر کاری پاسەوانەتی بۆ کەسە بەناوبانگەکان ئەنجام دەدا، بەڵام بەم دوایە وازی هێنا و گرنگی بە ژیانی تایبەتی و ئازادی خۆیدا. پیتر ڤان لە ساڵی 2005 ئەفسەری پۆلیس پیتر ڤان نازناوی مستەری ئەوروپای بەدەستهێنا لە پێشبڕکەیەکی گونجاودا. ئەم پیاوە قۆزە چاوشینە بۆ یەکەم زەرۆک و پاسەوانی تایبەتی کاری دەکرد بۆ هەردوو هونەرمەند لیدی گاگا و ئەدێڵ. بەو شێوەیە توانی سەرنجی زۆرێک لە وێنەگرەکانی بۆ خۆی ڕابکێشێت. هەرچەندە زۆر بەناوبانگ بوو، بەڵام وەکو پاسەوانەکانی تروازی لە کارەکەی نەهێنا و بەردەوام بوو لەسەری. فلۆید میوزەر جۆنیەر بە یەکێک لە باشترین یاریزانەکانی شەڕەمستێندا دەنرێت لە جیهاندا و هەموو کاتژیانی لە مەترسیدایە، چونکە کەسانێکی زۆر دژایەتی دەکەن. لەلایەکی تریشەوە یەکێکە لە دەوڵەمەندترین یاریزانەکان کە خاوەنی سەرۆت و سامانێکی زۆرە، بۆیە پێویستی بە دامەزراندنی چەندین پاسەوانی تایبەتی هەبوو بۆ ئەوی پارێزگاری لە خۆی و سامانەکەشی بکەن و ئێستاش ئەم پاسەوانە زەبەلاحانە کاری لەلا دەکەن و پارێزگاری لێ دەکەن و هیچ کەسێکیش ناتوانێت لیان نزیک ببێتەوە. بەم زۆرە ئەم یاریزانە دەتوانێت زۆر بە ئاسانی بسوڕێتەوە بەبێ ئەوەی ژیانی بکەوێتە مەترسیەوە. تۆم کرۆز ناوی تۆم کرۆز یەکێکە لەو ناوانی کە گەڕانێکی زۆری بۆ دەکرێت لە سێرسی گۆگڵدا. ئەو ئەکتەری کە خۆی زۆر بە باشی دەزانێت کە سەرۆت و سامانەکەی چەندێکە و تا چەندیش بەناوبانگە، بۆیە دەورە دراوە بە ژمارەیەکی زۆری پاسەوانی تایبەتی. یەکێک لە پاسەوانەکانیشی شۆن ڕیگۆنە کە خۆی و خێزانەکەی دەپارێزێت، کە دوای ئەوەش بوو بە ئەکتەر لە فلیمە سینەمایەکاندا لەبەر ئەوەی خاوەنی جەستەیەکی بەهێز و گەورەیە و بۆ فلیمی ئاکشن زۆر گونجاوە.
ڕیانە لە ڕۆژە گرنگەکاندا ڕیانە بە 5 پاسەوان دەورە دراوە کە بەرگێکی ڕێک و ڕەشیان لەبەرە، بەڵام لە ڕۆژانی ئاسایشدا تەنها 2 پاسەوانی لەگەڵدایە و زۆرێک لە ڕۆژنامەنووسەکان ئەوە دەڵێن کە ڕیانە زۆر هاوڕێتی لەگەڵ پاسەوانەکانیدا هەیە و کاتێک کە هیلاک دەبێت یان کاتێک بەفر دەبارێت دەچێتە کۆڵی پاسەوانەکانی و پاسەوانەکانشی بە کۆڵ دەیگوازنەوە. کیندرێک لامار گۆرانی بێژێکی بەناوبانگی ڕاپە لە جیهاندا و هیچ کات حەز ناکە لە شوێنە گشتیەکان دەربکەوێ، بۆیە لەبەر ئەم هۆکارە خاوەنی وێنەی زۆر کەمە لە ئینتەرنێتدا هیچ کەسێک ناوێرێت لێ نزیک ببێتەوە بەهۆی ئەو 3 پاسەوانە زەبەلاحی کە هەمیشە لەگەڵی دان و پارێزگاری لێ دەکەن. دەیڤید و ڤیکتۆر بێکهام خێزانی بێکهام بەناوبانگن و هەمیشە لەگەڵ کۆمەڵە پاسەوانێکی تایبەتدان. هەروەها کاتێک کە منداڵەکانیان دەبن بۆ قوتابخانە دەیڤید خۆی دەڕوا لەگەڵیاندا بە ئۆتۆمبیلێک لە جۆری ڕۆز ڕایس کە دژە گولەی و پاسەوانی تایبەتیشی لەگەڵدایە. دەیڤید بێکهام دەڵێ خەونی من ئەوەیە لەگەڵ خێزانەکەم بە شەقامەکاندا پیاسە بکەم وەکو هەموو کەسێکی ئاسایی و هیچ کەسێکمان لە دەور نەبێت و پارێزگاریمان لێ بکات، بەڵام سەلامەتی خێزانەکەی لە پێش هەموو شتێکەوەیە. و زۆر سوپاسان دەکەم کە تا ئێستا بینەری ڤیدۆکەم بوون. ئەگەر ڤیدۆکەمتان بەدڵ بوو ئەوە هەر ئێستا لایکی ئەم ڤیدۆیان بۆ بکەن و هەروەها شەیری بکەن لەگەڵ هاوڕێکانتاندا. و ئەگەر هەر ڕەخنەیەک یاخود پێشنیارێک یاخود بیرۆکەی ڤیدۆیەکت بۆمان هەیە ئەوە هەموویمان لە کۆمنتی ئەم ڤیدۆیەدا بۆ بنووسە و ئینشاءڵڵا بە زووترین کات وەڵامتان دەدەمەوە. و دووبارە سوپاسان دەکەم بۆ تەماشاکردنی ڤیدۆکەم تا ڤیدۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خوا بن.